بەڵاکەم بەردەوامە بین و باس لە تەوەری کۆتایی ئەمڕۆی پرۆگرامەکەمانەکەین. بەڵێ هەڵبەتە لەم تەوەرەیە باز لەواکەین کە کۆنفرانسی کاری کۆمەڵایەتی لە زانکۆی سلێمانی بەڕێوەچێت. هەڵبەتە ئەم کۆنفرانسە بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات بۆ دووەم ڕۆژەکە بەڕێوەچێت، دووەم ڕۆژ و کۆتا ڕۆژی کۆنفرانسەکەیە. ئەم کۆنفرانسە لەلایەن زانکۆی سلێمانی و هەروەها زانکۆی سەلاحەدین بە هاوکاری ڕێکخراوی سیت فاوندیشن ساز کراوە. ئەمە بە شێوەیەکی گشتی ئەم ڕۆژ باز لە کار و چالاکیەکانی کۆنفرانسەکە ئاکەین، هەروەها باز لەو توێژینەوانە ئاکەین کە لە کۆنفرانسەکە پێشکەش کراوە و باسیش لاو پانێڵ جیاوازانەکەن، چونکە ئاکەم وەک ئاگادارین و ئەزانین کە چەندین پانێڵی جیاواز لە ماوەی ئەو دوو ڕۆژە لە کۆنفرانسەکەیە باسی لێوەکرێت و هەروەها بەڵێ پێشکەشەکرێت. ئێمە بۆ ئەوی کە قسەی گفتوگۆی زۆر زیاتر لەسەرم بابەتە بکەین، میوانداری زۆر بەڕێز دکتۆر لوقمان سیوەیلیمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕن لە کاری کۆمەڵایەتی و ڕاستەوخۆ هەر لە کۆنفرانسەکەەوە لەگەڵمانە بن. دکتۆر سڵاو لەبێت، بەیانیت باش، سپاس بۆ ئامادەبوونت. دکتۆر بەیانیت باش. زۆر سپاس بۆ بەڕێزتان. زۆر سپاس. دکتۆر ئەگەر دەستپێک پێشەوەی کە باز لە پانێڵەکانی بەڕێستان بکەین، وەکەزانی کە بەڕێستان بە چەند پانێڵێک بەشداریتان لە کۆنفرانسەکە کردووەمانێت بە شێوەیەکی گشتی باسێک لە کۆنفرانسەکەی بکەیت بۆ ئێمە، دوێنێ چۆن بەڕێوەچوو ئەم ڕۆژ بە هەمان شێوە ئامادەکاریانی کە بۆ کۆنفرانسەکە کراو و گرنگی کۆنفرانسەکە لە چیایە؟ زۆر سپاس بۆ جەنابتان. هەروەکو ئاشکرایە پیشەی کاری کۆمەڵایەتی و سەرهەڵدانی بەشەکانی کاری کۆمەڵایەتی پیشەیەکی نوێ لە 10 ساڵ زیاتر تێپەڕ ناکە بە نزیکەی، بۆیە پێویستمان بەوە هەبوو ئێمە لەژێر ناونیشانی پرۆفیشنەڵ باوندەری یا لەژێر ناونیشانی جۆب دسکریپشن ئەوەی کە پێ وترێ شوناسی پیشەیی بۆ ئەوەی بزانین سنوورەکانی کارکردنی ئێمە ڕابردوومان داهاتوومان چ جۆرە ئەپرۆچێکمان هەبێ. ئەم کۆنفرانسە ساز کرا هەڵبەتە لەلایەن هەردوو زانکۆ بە سپۆنسەری سیت بە خۆشحاڵیەوە. ئەگەر من بە شێوەیەکی گشتی بڵێم ئەم کۆنفرانسە دەیوێ بڵێ چی، بەشێکی لە ڕابردوو لەسەر توێژینەوەکان لەسەر ئەزمموی ڕابردووی کاری کۆمەڵایەتیە لە قوتابخانە و دامەزراوە چاکسازیەکان و خەڵوەتگەی پیری و شوێنەکانی تر، ڕەوزەکان و شوێنەکانی تر، تا ڕادەیەک سوکەڵ سەنگانەی بۆ خۆمان بکەین بزانین چیمان کردو بەکوێ ئەگەین و پێشنیارەکان چی. بەشێکی توێژینەوەکان تایبەت بوو بە پێشبینی خوێنکارانی ئێمە بۆ ئایندەیان لەمەڕ پیشەکەیان و چۆنیەتی دنیابینیان، بۆ بەشێکی تایبەت بوو بە ریسێرچ لە بوارەکانی بە تایبەتی بەستنەوەی تیۆری بە پراکتیکەوە. بێمە سەر و بابەتی ئێمە لەسەر چی بوو؟ ئێمە بە دوو بابەت بەشداریمان کردو. بابەتی یەکەمیان لەگەڵ گروپێک لە هاوکارانم کە توێژەر بوون لەسەر مەسەلەی ڕاهێنانی مەیدانی کە ئێمە زیاتر بەوە لە شوناسی پیشەیە ناسرینەوە کارمان لەسەر ئەو ڕاهەندە کردووە، چۆن بتوانین تیۆری و پراکتیک لە ڕاهێنانی مەیدانی، چۆن بتوانین زەمانەتی باشترین پراکتیزەکردنی ڕاهێنانی مەیدانی بکەین. ئەو دەرفەتانە چین کە لە بەردەمانە لە دنیای گۆڕاوی ئەمڕۆ بۆ ئەو چاڵەنجانە چین کە ئەشێ بەیەکەوە لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێکخراوەکان لە قوتابخانە و لە خوێندکاران و لە زانکۆ و سەرۆکایەتی بەشتا دوایی بەیەکەوە ئیشی لەسەر بکەین. لەو بارەیەوە توێژینەوەیکی نایاب لەلایەنیشی لە هاوکارانمانەوە خراوە ڕوو. توێژینەوەی دووەمیان لەمەڕ پەیوەندی نێوان زانکۆ و کۆمەڵگە و ڕێکخراوەکانە، وەک ئینستیتیوتی مەستورە ئێمە لەوێش بەشدارین لە پەیوەندی ڕێکخراوەکان و زانکۆدا. ئینستیتیوتی مەستورە کار لەسەر زانستە دەرونیە کۆمەڵایەتیەکانەکە و کار لەسەر خۆماڵیکردنیانەکە. توێژینەوەکە باسی لە ئەزمموی کاری مەیدانی ئینستیتیوتی مەستورە کە لە 4-5 ڕۆژەدایشی کردووە و پەیوەندی بە سایکۆسۆشەڵەوە، پەیوەندی بە ڕەهەندە کۆمەڵایەتیەکانەوە، چۆن بتوانین بواری دەرونی و کۆمەڵایەتی خۆماڵی بکەین بە جۆرێک کە لەگەڵ خولیا و لەگەڵ پێداویستی کۆمەڵگەی کوردەواری ئەمڕۆ ئێمەدا گونجاو بێت. بەڵێ دکتۆر، زۆر جارگلەی ئەوە ئەکرێ ئەو توێژینەوانی کە لە کۆنفرانسەکان بە شێوەیەکی گشتی پێشکەشەکرێت دواتر جێبەجێ ناکرێت. ئایا ئەو توێژینەوانی لای ئێوە بڕیارە لە داهاتوێکی نزیکدا کاری لەسەر بکرێت؟ بەڵێ، زۆر سواز. لە ڕاستیا و گلەیە بەشێکی پەیوەندی بە ئێمەوە هەیە، ئەوەی کە پەیوەندی بە دامەزراوی زانکۆ هەیە و بەشی کاری کۆمەڵایەتی و مامۆستاکان ئێمە خۆمانین و توانین بەشێکی بەرچاو لەو ڕێکۆمەندەیشنانە لەو ڕاستپاردانە جێبەجێکەین وە کەس دەستێمەی نەگرتووە کە ئەوە بکەین. بەڵام بەشی دووەمی پەیوەندی بە دامەزراوەکانی تری حکوومەت و ڕێکخراوەکان و NGO هەیە، ئەویان خۆیان باشتر دەزانن کە ڕوونکردنەوەمان داوە لەسەر گرنگی ئەم ڕاستپاردانە کە هێشتا دەرنەچۆ لە ڕاستیا کۆتایی ڕۆژی ئەمڕۆ کۆنفرانسەکە بە کۆمەڵێک ڕاستپاردە و پێشنیارەوە. من دڵنیام
ئەو حەماسەتەی کە هەیە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانەوە ئەوانەی کە ئیژەکەن لە بواری کاری کۆمەڵایەتی پێم وایە کەم تا زۆر کاریگەریەکی باشی هەبێ و کەم تا زۆر ڤیژن و میژنێک یادید و پەیامێکی باش لە بەرچاوی ئێمەدا هەبێ ئەمە سنوورەکانی پیشەی ئێمەیە و ئەمە پەیوەندی ئێمەیە لەگەڵ زانستەکانی تر و لە ئایندەیە دەشێ پێداویستی خوێندکاران ماوە پێداویستی کۆمەلگەی ئێمە بەرەوەم ئاڕاستەیە بڕۆ ئێمە لەکوێ ئەو پێگەیەداین و ئێمە دەتوانین چ ڕۆڵێک ببینین کە دەڵێم ئێمە مەبەستم هەم لە خوێندکارە هەم لە مامۆستایانی بەشەکانی کاری کۆمەڵایەتیە لە هەردوو زانکۆی سەلاحەدین و سلێمانی. باشە دکتۆر بەڕستان ئەوەی کە زانیاریتان بێت بە شێوەیەکی گشتی لە ماوەی ئەم دوو ڕۆژەی کۆنفرانسەکە چەند توێژینەوە پێشکەشەکرێت؟ توێژینەوەکان زۆرن؟ ئەگەر لە ژمارەیە هەڵە نەبم نزیکە بنەوە لە 30 توێژینەوەی جۆرا و جۆر یعنی بەتەنهاش هەمووی یعنی یەک ڕەهەند نییە ڕەهەندەکان زیاتر بەشێکی تیۆرین بەشێکی پراکتیکن بەشێکی هەڵسەنگاندنە بەشێکی پرۆژەیە بۆ ئەوەی کە بتوانین فرە تەخەسوس بین ئەوەی کە پێی دەوترێ مەڵتی دیسپلینەری بە هەموو ڕەهەندەکانە ڕۆشتون یەکی تر لە جوانەکانی ئەم کۆنفرانسە ئەوەیە بەدەر لەوەی کە نزیکەی 30 توێژینەوەی زانستی هەیە و ئەوانیشت پراکتیکن چکۆلایانی مەیدانیان هەبووە کۆمەڵێک پانێڵیشەیە لەلایەن ڕێکخراوەکانی هاوکاری ئەڵمانی لەلایەن ئینستیتوتی مەستورە بۆ زانستەکردداری و دەرونیەکان لەلایەن خانزا ڕێکخراوی ڕۆشنبیری و کۆمەڵایەتی خانزاد و کۆمەڵێک لە ڕێکخراوەکانی تریش واتە ئەگەر لە هۆڵێک ئێمە باز لە ریسێرچ و دەرەنجامەکانی بکەین لە هۆڵەکەی تەنیشتی لامان کا تا باز لایەنی کردداریەکەین لە پەیوەندی بە زانستە دەرونی و کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستانی عێراقدا واتە بە جۆرە لە جۆرەکان دەتوانم بڵێم هارمۆنیە تێکەیە لە نێوان لایەنی تیۆری و لەلایەن لایەنی پراکتیکیشەوە لە هەمان کات. بەڵێ دکتۆر خوێندکارانی قۆناغە جیاجەکان تا چەند سوود لەو کۆنفرانسانە وەرەگرن یاخود بە دیاریکراوی بڵین ئەو توێژینەوانەی کە پێشکەشەکرێت؟ بەڵێ وەڵام ئەم پرسیارە دەکەوێتەوە سەر ئەوەی خوێندکار خۆی پندێکی سینی هەیە چینیەکان دەڵێت تۆ دەتوانانی دەرگاکە بکەیتەوە بەڵام خوێندکارەکە خۆی دێتە ژوورەوە ئەتوانی ئەسپێک بەریتە کەنار ئاوێک بەڵام ناتوانانی زۆری لێ بکەیت ئاو بخواتەوە بە نمونە ئەوەی هەیە ڕەخساندنی ئەم دەرفەتانەوە ئەوەی کە منیش بە چاوی سەرەی بینم ژمارەیەک لە خوێندکاران بەڕاستی داخڵی ئەم توێژینەوانە بوون و لە هەندێک شوێنە جاری وایە گروپی لە خوێندکارانی ئەوانەی دەرچووی پارن پانێڵیان هەیە و ئەزمونیان هەیە و بە چالاکی ئەیان بینم پێم وایە ئەگەر بیانەوێت دەرفەتی ئەوە لە بەردەستا تا ڕادەیەک بەرچاوڕوونتر بن و دنیابینیەکی فراوانتریان هەبێت لەسەر کاری کۆمەڵایەتی و پرۆژەکانی ئایندەی هەردوو بەشی کاری کۆمەڵایەتی و چۆنیەتی کارکردنی پێکەوەی ئەم بەشانە بۆ لە هەنگاوی لە پێشینەمان کابریتە لە دیاریکردنی شوناسی پیشەیی ئێمە چین لەکوێوە هاتوین سنووری پیشەکەمان چییە لەکوێدا پەیوەستین بە کۆمەڵناسی و پەیوەندیمان هەیە لەکوێ کلینیکی سایکۆلۆژی لەکوێ لایەنی پزیشکی و نێرسین و لەکوێ گەینەوە بە مێژووی هەر هینێکی تر هەڵبەتە ئەمە لەلایەکی تریشەوە لە میتۆدی توێژینەوە کە لەم نزیکەی سی توێژینەوەنەدا کاریان لەسەرکراوە هەم چەندێتی و هەم چۆنێتی و هەم تێکەڵکردنی ئەم دوانە کە پێوترێن میکسد میتۆد و هەم پێشدیارکردن بۆ میتۆدێکی گشتگیرانە لەسەر بنەمای بەشداری دانیشتوانی ڕەسەن ئەمانە هەمووی ئیمکان و پۆسەبڵەتی ئەوە ئەدا بە خوێندکار ئەگەر بیەوێ و بەشێ لە خوێندکارانی ژێمە بینی چالاکانە لێرە بەشدارن بە خۆشحاڵی. باشە دکتۆر هەر پێوەست بە خوێندکارانەوە خانەکانی چاودێری کۆمەڵایەتی پێویستیان بە کاری کۆمەڵایەتی هەیە پێویستیان بە دەرچوانی بەشی کاری کۆمەڵایەتی هیان هەیە ئێوە تا چەند هەوڵەدەن بۆ ئەوەی کە ئەو کەسانی ئەو خوێندکارانی کە دەرچووی ئەو بەشان هەوڵی دامەزراندنیان بۆ بن یاخود تا چەند هەماهەنگیتان هەیە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بۆی کە شتێک بۆ خوێندکارانە بکەن و سوودی لێوەرگرن و دامەزراندنیان هەبێت؟ بەڵێ پرسیارێکی جوانە ئێمە وەک بەشی کاری کۆمەڵایەتی لە سنووری ڕۆڵ و ئەو پێگەیە کە هەمانە کە دیارە سنووردارە ئەوەی لە دەزێمەدە ئەوەیە ئەو منهەجەی خوێندنەی کە دانراوە ئەو کروکلومەی کە دانراوە بە شێوەیەک بێ وەڵامی داخوازیەکانی کۆمەلگەی ئەمڕۆی کۆمەلگەی کوردستانی باتەوە ئەو گۆڕانکاریان نوێیانە چین و ئەو کێشانەی دنیای جیهانگیری چین کە دەستەویەخە بوون لەگەڵ کۆمەلگەیەمە و ئێمە دەتوانین چ نەخش و ڕۆڵێکمان هەبێت لەوەدا ئەوە لە منهەجێتی خوێندنی کاری کۆمەڵایەتیدا لەسەر ئاستی هەردوو بەش پێم وایە ڕەنجی داوەتەوە بەڵگەشم بۆ ئەوەیە بەردەوام ساڵانە ئێمە لە هەوڵی دانانی وانەی تازە و لابردننی ئەو وانانین کە کاریگەری کەمتریان هەیە و بەردەوام کار لەسەرەوە دەکەین کە لایەنی پراکتیکی و عملی بوون ینی چیەتی ئیش نابەلای ئەمەوەی گرنگە چۆنیەتی ئیشکردن بۆ کەمکردنەوەی ئەو ئازارانەی کە لەناو کۆمەلگەدا دەشێ ئێمە ڕۆڵێکمان تایدا هەبێ
هەوڵ دراوە و هەر بە تەنها ئەوەش نەبووە چەندین گفتوگۆی فۆکەس گروپ و لێک تێگەیشتن و میتینگ و دانیشتنمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە دامەزراوە حکومی و ناحکومیەکان لەگەڵ خوێندکاران بۆی بزانین ئەو پێویستیانە چی و ئێمە تا چەند دەتوانین وەڵامگۆ و ئیستیجابەی ئەو پێداویستیانەی ناو کۆمەڵگە بدەینەوە ئەڵبەتەمە بەشێکی پێویستە بە ئێمە و بەشێکی بە خوێندکار بەشەکەی تریشی پێویستە بەوەی کە وەزارەتی خوێندنی باڵا وەزارەتی پلاندانان و ئەنجومەنی وەزیران تا چەند گرنگی بەم پیشەیە ئەدەن و تا چەند دەیانەوێت ڕۆڵیان هەبێ ئەم پیشەیە ڕۆڵی هەبێ لە چارەسەرکردنی ئەو گرفتە کۆمەڵایەتیانەی هەن لەسەر ئاستی تاک و خێزان و کۆمەڵ. باشە دکتۆر بڕیارە لە کۆنفرانسەکە ڕاستپاردەتان هەبێت ئەگەر هەش بێ ڕاستپاردەکەتان بە دیاریکراوی چییە؟ ببوورە لەبەر دەنگەدەنگی ناو قاعەکان سەوتەکە زۆر باش ناگات لای من. دکتۆر ڕاستپاردەتان ئەبێ لە کۆنفرانسەکە ئەگەر هەبێ بە دیاریکراوی ئەو ڕاستپاردانە چین؟ بەڵێ بەڵێ زۆر سپاس هەڵبەتە تەسەورم وایە کە لیژنەیەکی ڕاستپاردە هەبێت لە دوو کەس یا سێ کەس لەبەرەوە کۆنفرانسە نێودەوڵەتیە دەبێ گرنگە کە بەشداری هەموو توێژینەوانەی کردبێت کە پێشکەشکراون ڕاستپاردەکان لە دەرەنجامی توێژینەوە و کاری مەیدانی و پانێڵەکانەوە دێنە دەرەوە کە لە کۆتاییکە کۆنفرانسدا پێشکەش دەکرێن و ڕاستپاردەکان زیاتر بەندە بە پرۆژە و ئایندەی کاری کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستان بەتایبەت لە هەولێر و لە سلێمانی کە ئێمە دەمانەوێت چ جۆرە دیدگایەکمان هەبێ و چ جۆرە میکانیزمێکمان لە بەردەمدایە ئەمانە دەرەنجامی کاری مەیدانی و ئەزمموی توێژینەوەکان ئەو پانێڵانەی کە هەن کۆمەڵێک ڕاستپاردە بە شێوەیەکی کردداری و کۆمەڵێک لایەن دەکەوێتە بەرپرسیارەتی ئەوەی کە بەخۆشمانەوەک مامۆستای زانکۆ کە تا چەند کەڵ کار بۆ ڕاستپاردانە بکەین بۆی لە کۆنفرانسی داهاتوە دەرەنجامەکانی ئەم ڕاستپاردانە ئەمساڵ بۆ نمونە لە یەکێ لە پاناڵەکان ئەگەر بتوانین بخەینە ڕوو. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر لوقمان سیوەیلی پسپۆر لە کاری کۆمەڵاتی سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاری زۆرت بەداین. دکتۆر سەرکەوتوو بن.